بەیاننامەی دەستەی خانمانی ناڕازی بە ناوی خوای گەورە بۆ ڕای گشتی هاو نیشتیمانیانی کوردستان ماف خوراوانی هەموو چین و توێژەکان هەموو دەزانن کە ژیانی هاوڵاتیانی هەریمە کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ئێستاش لە دۆخێکی ناهەمواری سەختدان و دەسەڵات هیچ هەوڵێکی نەداوە بۆ چاکسازی و باشترکردنی ژیانی هاوڵاتیان بەڵکو بەردەوامە لە فێڵکردن و برسیکردنی خەڵکو و خەمساردن لە چارەسەرکردنی قەیرانە دروستکراوەکان بۆیە وەک خانمانی ناڕازی دەنگی خۆمان بەرز دەکەینەوە دژی ستەم و زوڵمی دەسەڵات و ئەم داواکاریانە دەخەینە ڕوو یەکەم ئیدانەی شەهیدکردنی هاوڵاتیانی مافراوان دەکەین و داوا دەکەین بە زووترین کات هەموو ئەوانەی تەقەیان لە خۆپیشاندەران کردووە و بوونەتە هۆی برێنداربوون و شەهیدکردنیان بدرێنە دادگا دووەم هۆشداری دەدەین لە شکستێنانی کەرتی پەروەردە و دابەزینی ئاستی زانست و زانیاری قوتابیان و نەمانی ڕێز و شکۆی مامۆستا و ناوەندەکانی خوێندن سێەم داوا دەکەین حکوومەت ڕەوشی دارایی و پێدانی موچەی فەرمانبەران ئاسایی بکاتەوە و موچە نەدراوەکان و پاشەکەوتکراوەکان بگێڕێتەوە و ڕێگر بێت لەوەی موچە ببێتە قوربانی شەڕی سیاسی نێوان حیزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا و 30 ڕۆژجارێک موچە بدرێت گربوونەوە و خۆپیشاندان بە مافێکی سروشتی هەموو تاکێک دەزانین بۆیە داوا دەکەین هەرچی زووە مامۆستایان و دەزیرکراوانی بادینان ئازاد بکرێن ئەمڕۆ خۆپیشاندانێکمان ساز کرد گربوونەوەیەکمان ساز کرد بە مەبەستی داواکردنی مافەکانی خۆمان بەداخەوە کە نزیکترین کەسەکان کە لێمانەوە هاوپیشەکانی خۆمان کە ئامادە نەبوون لەگەڵمانە ئێمە چەندین ساڵەشان بەشانی برابەڕێزەکانمان لەسەر شەقام بووین بەردەوام بووین نەلێدان و نە ڕەشەکردن و نە هیچ شتێک نەیان ترسان بەڵام ئەمڕۆ کە ئێمە وەکو دەستەی خانمانی ناڕازی بڕیاری خۆپیشاندانێکماندا هیچیان ئامادە نەبوون لەگەڵ ئێمە گلەی باشمان لێیان هەیە ئەوەش بووەتە هۆی یعنی ئەوەش کەم تەرخەمی خۆیانە ئەبووە ئێستا هەم هاوپیشەکانی ئێمە هەم فەرمانبەر هەم کەسوکاری خوێندکار کاسبکار هەموو کەسێک ئەمڕۆ لێرە حاضر بووە مافی خۆمە داوا لە حکوومەتی هەرێمەکەم نەوتەکە ڕادەسی بەغاکات بە چۆن من لە جنسەکەم نووسراوە عێراقیە وەکو مامۆستایان مۆزەفێکی بەشەکانی تری عێراق موچەکەی خۆم وەرگرم من کە ئەرکم بەجێهێنا ئەو ژەبێ مافەکە من باتێ داواکاریمان ئەوەیە ئەمڕۆژ خانمان بۆیە لەوانەیە زۆر کەس بڵێ ژمارەیان کەمە ڕاستە ژمارەمان کەمە بەڵام هەموو شتێ لەکەمەوە دەست پێەکا بۆ زۆر ئێمە چەند وەختە هاوپشتیوانی براکانمان بووین لە هەموو خۆپیشاندانەکان لە ڕیزی پێشەوەش بووین ئێستا ئەمانەیە خۆشمان یعنی خانمانیش بەشێکی زۆری ئەم کۆمەلگایان با ئێمەش خۆمان داوای مافی خۆمان بکەین کاتی ئەوە هاتووە هەموو حیزبەکان ئیسلامی علمانی بێن داوای مافی خەڵک بکەن بۆ نان داوای ماف بکەن ئەی یعنی ئەوان سوودیان چییە؟ سوودیانەوەی هەر معاش وەرگرن و بیخۆن